لە سەرانسەری جیهاندا ملیۆنان کەس تووشی شێرپەنجە دەبن، بەڵام پێکەوە دەتوانین بەرەنگاری ئەم نەخۆشیە ببینەوە. با تێبگەین و هۆشیاری بڵاو بکەینەوە. شێرپەنجە هیچ سنوورێک نازانێت، خەڵکی لە هەموو چین و توێژ و تەمەن و باگراوندێکەوە تووشی دەبن. دەستنیشانکردنی پێشوەختەی نەخۆشیەکە کلیلی زیادکردنی ڕێژەی مانەوە و ڕزگاربوونە لێی. خۆپارێزی لە خودی خۆمانەوە دەست پێ دەکات. شێوازی ژیانێکی تەندروست، لەوانش خۆراکی تەندروست و وەرزشی بەردەوام و دوورکەوتنەوە لە تووتن مەترسی شێرپەنجە بە شێوەیەکی بەرچاو کەم دەکاتەوە. پشکنینی بەردەوام وەک مەموگرام و کۆلۆنۆسکۆپی دەتوانن زوو شێرپەنجە دەستنیشان بکەن، ئەو کاتێک کە چارەسەرکردن زۆرترین کاریگەری هەیە. پێشکەوتنی توێژینەوە پزیشکیەکان بوونەتە هۆی دۆزینەوەی چارەسەری نوێ و پێدانی هیوا بە تووشبووان. ڕۆژانە ڕزگاربووان و خێزانەکان شایەتی ئەم پێشکەوتنانن. شێرپەنجە تەنها یەک نەخۆشی نییە، بەڵکو زیاترە. خانە نەئاساییەکان بە شێوەیەکی بێکۆنتڕۆڵ کەشە دەکەن و جەستە داگیر دەکەن. لەسەر ئاستی جیهانی ساڵانە ملیۆنان کەس تووشی شێرپەنجە دەبن و سنوورەکان تێدەبەڕێنێت و مەترسی دەخاتە سەر ژیانی کەسەکان لە هەموو وڵاتێکدا و یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی مردن لە سەرانسەری جیهاندا.